بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تێوێ ئەم کاتتان باش. ئیمڕۆ جمعە 15 مردادی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 6 ئاگوستی 2021 زاینی. من ئاکۆ بە هاوکاری هاوڕێیانم لە بەشی تکنیک لە خزمەتەنداین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. دەزانن کە ئەم بەرنامەیە تەرخان کراوە بۆ ئەوەی کە ئێوەی خۆشەویست پەیوەندیمان پێ بکەن و بەشداری بکەن لە تەوەری بەرنامەکە و لەسەر ئەو کێشە و مشکلاتەی کە ئێستا بەرەوکی دانیشتوانی ئێران و کوردستانی گرتووەتەوە لەگەڵ یەک بدوین و توانین ڕێگە چارەسشی بۆ بدۆزینەوە. بۆ مەبەستە ژمارە تەلەفۆنێکمان تەرخان کردووە کە ئێوە دەتوانن لە ڕێگای واتساپ پەیوەندیمان پێ بکەن یا بەدەنگ یا بە کورتەنامە لە تەوەری باسەکە یا هەر کێشەیەکی تر کە خۆتان پێتان باش بوو لەگەڵمان بدوێن و قسەمان بۆ بکەن. ئەم ژمارە تەلەفۆنە ئەمەیە 246 702 61 67 64. هەروەک ئاگادارم ڕۆژی سێشەمبە ڕئیسی لە مەراسمی تەنفیس یاکو تەئید و دانی حکم لەلایەن خامنەیەوە ڕسمان بوو بە سەرۆککۆماری ئیسلامی لە ئێران و بوو بە 8مین سەرۆککۆمار لە ئێران. دوێکە واتە ڕۆژی پێنجشەممە 14 مرداد لە مەراسمی سوێن خواردن لە مەجلسی شوڕای ئیسلامی ڕسمان بە بەشداری کۆمەڵێک لە کاربەدەستانی وڵاتانی تر و نوێنەرانی مەجلسی شوڕای ئیسلامی بوو بە سەرۆککۆمار لە ئێران و کارەکانی خۆی بە ڕسمی لە دوێکەوە دەستی پێکردووە. ڕئیسی لەو مەراسمەدا وەکو باقی سەرۆککۆمارەکانی پێشوو بە شعار و بە دانی دروشمی هەندێک لە لابردنی مشکلاتی خەڵک، چاکردنی ئابووری خەڵک، لابردنی فەقیری و هەژاری و چارەسەرکردنی کێشە و مشکلاتەکانی خەڵک دەستی پێکرد. بەڵام هەروەک دەزانین ئەمیش وەکو باقی سەرۆککۆمارەکانی تر وەکو هەروانەی پێشوو بگرە خراپتریش دەبێت ناتوانێت و هیچ پلان و بەرنمەیەکی نییە بۆ چاکردنی بارودۆخی ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک لە ئێران. ڕئیسی تیمایەکی ناسراوە لانەکەم بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران. ئەوەی کە باس دەکرێت زۆربەی خەڵک ناوی لێ دەبن دەڵێن لە هەیئەتی مەرگەوە هاتووە بۆ هەیئەتی دەوڵەت. ڕئیسی لە دەیەی شەست زۆربەی بنەماڵەکانی کە بە شێوەیەک وەسڵ بوون بە سیاسەتەوە دژ بە کۆماری ئیسلامی داغدار کردبوو بەشێک بووە لە ئەو قاتڵانەی کە لە دەیەی شەستا بەتایبەت حکمی ئیعدام و زیندان و سەرکوتی داوە لە چوارچێوەی کۆماری ئیسلامی دژ بە نەیارانی ئەو سیستەمە. هەر بۆیە زۆربەی خەڵک زۆربەی هەرە زۆری خەڵک نەگەرانن لە چارەنووسیان لە داهاتووی ژیانیان وە لەوەی کە ئەم سەرۆک کۆمارە کە پێشینەیەکی لە جەنایەت و سەرکوب دژی خەڵکی ئێران هەیە چ دەکا و چ پلان و بەرنمەیەکی هەیە. بەدڵنیاییەوە ئەوەی کە
ئێستا چاوەڕوان دەکرێت بۆ زۆربەی خەڵکیش زۆربەی هەرە زۆری خەڵک ئەوانەی کە بە شێوە یەکسەرێکیان لە ناو سیاسەتە هەبێت بیری لێ دەکەنەوە ئەوەیە کە وەزع و ژیانی گوزەرانی خەڵک نەک باشتر نابێت بەڵکو بەرەو ئاقارێکی خراپتر دەچێت. فەقیری و هەژاری، بێکاری لە ڕادەبەدەر، نەبوونی هیچ ئاسۆیەکی ڕوون لە بەردەم لاوان و گەنجانی ئەو وڵاتە، مەسەلەی فەحشا و فەساد و ئێعتیاد، ئەوانەی کە شەوان تا ڕۆژ لە ناو گۆڕەسانەکانە بەسەر دەبەن، کارتۆن خەوی و لەپاڵ ئەمانەشە ڤایرۆسی کۆڕۆنا کە تا ئێستاش ڕۆژانە گیانی سەدان و هەزاران کەس لە ئێران دەگرێت، هیچ ئاسۆیەکی ڕوونی لەبەردەم خەڵک دانەناوە و هەموو خەڵک چاوەڕوان دەکرێت کە ئەم کێشانە نەک بەرەو خراپتر دەچێت، باشتر نابێت و وەزع و گوزەرانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ بە ئاقارێکی ناخۆش و ئەسەفبارە دەچێتە پێشەوانە. لە حاڵێکدا کە کۆمەڵانی خەڵک بەدەست ئەم کێشانەوە گرفتارن، هەروەک وتم هەژاری و بێکاری و فەقر سەرچاوەی هەموویەتی، کۆماری ئیسلامی و کاربەدەستانی ئەم ڕژیمە لە جیاتی ئەوەی کە بیر لە باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک بکەنەوە، لە جیاتی ئەوەی کە پلانێک داڕێژن بۆ ئەوەی کە وەزعی ئابووری خەڵک باشتر ببێت، لە جیاتی ئەوەی کە بیر بکەنەوە لەوەی کە واکسینی کۆڕۆنا وارد بکەن و بەشێک لەو نیگەرانیە کە خەڵک هەر ئێستا بۆ سڵامەت و بۆ تەندروستی خۆیان هەیەە چارەسەری بکەن، لە جیاتی ئەوەی کە بیر بکەنەوانێ کە داهاتوویەکی باش بۆ لاوان و گەنجانی ئەو وڵاتە دابین بکەن و لە پلانهایەکی درێژماوەدا ژیان و گوزەرانی ئەوان باشتر بکەن، دەباتی ئەوەی کە کێشەی ئاوەکانی خوزستان و شارەکانی تری جنوبی ئێران چارەسەر بکەن، دەباتی ئەوەی کە کێشەی بێبرقی، کێشەی بێئیمکاناتی و ژیانی هەژارانەی ئەکسەری کۆمەڵگای ئێران و چارەسەرکن و پلانی بۆ دۆزنەوە. هەموو کاربەدەستانی ڕژیم بیر لە بەرتەسکردنی پەیوەندیەکانی خەڵک چ لە ناوخۆ چ پەیوەندیەکانیان لەگەڵ دەرەوەی وڵات دەکەنەوە، دانیشتن و تاقی فکرەکانیان لە یەکدا ببڕێن، ئەوەی کە ئێستا بەهۆی تکنیک و بەهۆی پێشکەوتنی عیلمەوە ئیمکانێک فراهەم بووە کە پەیوەندیەکان چڕتر بێ وەکو زۆربەی هەرە زۆری وڵاتانی دنیا، بیر لەوە دەکەنەوە کە چۆن مەحدودیت دروستکەن، چۆن بەرتەسکی بکەنەوە، چۆن سنوورداری بکەن و چه ڕێگایەک بدۆزنەوە کە ئەم پەیوەندیانە لە ژێر کۆنتڕۆڵ و ڕێکێفی خۆیان نابێت. هەر بۆیە ڕۆژی چوارشەممە تەرحێکیان تەسویب کرد لە مەجلسی کۆماری ئیسلامی بە ناوی تەرحی سیانەت لە ئینتەرنێت یا تەرحی مەحدودکردنەوەی ئینتەرنێت یا تەرحی ڕاهەندازی ئینتەرنێتی میلی. ئەم تەرحە زۆر دژایەتی لەگەڵ کرا، نیگەرانیەکی ئەجگار زۆری لە ناو خەڵکا دروست کردووە، سەرەڕای باقی هەموو نیگەرانیەکان کە لە پێشترا باسم کردو بۆ ئەوەی خۆشەویستیشی لێ ئاگادارن، بەڵام ئەم تەرحەش زیاد بوو بە باقی هەموو نیگەرانیەکانی خەڵک. چیتر خەڵک ناتوانن هەواڵ و گزارشاتی دنیا وەکو پێشتر ببیستن یا پێگیری بکەن، پەیوەندیەکانیان مەحدود و لە ژێر کۆنتڕۆڵی کۆماری ئیسلامی هەبێت. وا دەیان نیگەرانی تر کە هەر ئێستا خەڵک لە بابەت ئەم مەسەلە تایبەتەوە هەیەن. ئێمە بۆ ئەمڕۆ ئەمانەوێت دانیشین باس لەسەر ئەوە بکەین، ئەمانەوێت دانیشین لێکی بدەینەوە کە بۆچی کۆماری ئیسلامی لەسەر هەموو ئەم کێشانە، لەسەر هەموو ئەم مشکلاتە کە ئێستا بەرەوکی کۆمەڵانی خەڵک لە ئێرانی کردوێتەوە بیر لەم بەشە دەکاتەوانێت. هێشتا نیگەرانیەکانی کۆماری ئیسلامی بیر لە بەشی پەیوەندی کۆمەڵانی خەڵکە چ لە ناوخۆ چ لە دەرەوەی وڵات. کلیپێک ببینین دێنەوە لاتان.
لە حاڵێکدا کە ناڕەزایەتی بەرین لە ئاست گەڵاڵەی سنووردارکردنی ئینتەرنێت هەروە درێژەی هەیە، سەرۆکی مەجلسی ڕژیم ڕۆژی پێنجشەممە 7 مانگی گەلاوێژ زاڵبوونی هێزە چەکدارەکانی بەسەر فەزای مەجازی تایید کرد. نوێنەرانی مەجلسی ڕژیم ڕۆژی چوارشەممە 6 مانگی گەلاوێژ گەڵاڵەی سنووردارکردنی ئینتەرنێتیان پەسەند کرد. ئەم گەڵاڵەیە گشت فەزای مەجازی لەوانە سایتە ئینتەرنێتیەکان و ئەپلیکیشنەکان دەگرێتەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەکارهێنەرانی فەزای مەجازی و خاوەنانی کەسب و کارە ئەنلاینەکان بە شێوەی جۆراوجۆر ناڕەزایەتی خۆیان لە ئاست ئەم گەڵاڵەیە دەربڕیوە. بەپێی مادەی 9 ئەم گەڵاڵەیە کارگروپێکی پێکهاتووە لە سەرۆکی ناوەندی ملی فەزای مەجازی، نێونەرانی ستادی گشت هێزە چەکدارەکان، سازمانی ئیتلاعاتی سپا، وەزارەتی ئیتلاعات، وەزارەتی پەیوەندی و تەکنۆلۆژی زانیاری و دەستگای قەزایی کە بەسەر ئەم گەڵاڵەیەدا چاودێری دەکرد. لەم سەردەمەدا بوونی ئینتەرنێتی خێرا و بەهێز یەکێک لە نیشانەکانی گەشەی ئابووریە و مافی دەستڕاگەیشتنی ئازاد بە زانیاری و هەواڵ یەکێک لە پێوەرەکانی بوونی ئازادی و مافی تاکە کەسی و مافی مرۆڤ لە هەر کۆمەڵگایەکە. ئێران لەو دەگمەن وڵاتانەی جیهانە کە تێیدا گەڕانی ئازادانەی هەواڵ و کەڵک وەرگرتن لە ئینتەرنێت بوونی نییە، ویان یەکجار لاوازە. ئینتەرنێت لە ئێران لە ئاستی کۆمەڵدا زۆرتر بۆ وێبگەڕان و پەیوەندیگرتن و لێکۆڵینەوەی زانستی زانکۆکان کەڵکی لێوەردەگیرێت. بازرگانی لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەهۆی نەبوونی ژێرخان و یاسای پێویست لە ئاستێکی سنوورداردا ئەنجام دەدرێت. سەرەڕای هەمووی ئەم بربەستانە لێکۆڵینەوەکان نیشانی دەدەن کە سایتە تجاریەکانی ئێران لە ئاستی ناوچەکەدا پڕبینەترینن. لە ئێران بۆ کاری دیکە لەوانە ڕێزرفی ئینتەرنێتی هۆتێل، بلیتی چارتەری و توورەکان، فێرکاری ئانلاینی معەلیمان، بلیتی فڕۆکە و قەتار و کەشتی، ناونووسینی ئینتەرنێتی و ئیمەیلیش لە ئینتەرنێت کەڵک وەردەگیرێت. بێگومان پەسەندکراوەکەی مەجلیس لەسەر هەمووی ئەم بوارانە کاریگەری دادەنێت و کەسب و کارە ئینتەرنێتیەکانیش کەم ڕەونەقتر دەکات. ساڵی 1993 زاینی واتە 28 ساڵ لەمەوبەر ئێران بە ئینتەرنێت وەسڵ بوو. لەو کاتەوە تا بە ئەمڕۆ ژمارەی بەکارهێنەرانی ئینتەرنێت بەردەوام زیادیان کردووە. بەڵام بەپێی ئاماری ساڵی 2018 ئێران لە بواری خێرایی ئینتەرنێت بۆ بەکارهێنەرانی ناوماڵ لە نێوان 207 وڵاتدا لە پلەی 118دایە. لە ساڵی 2019 هەتا ئێستا خێرایی ئینتەرنێتی مۆبایلی ئێران لە پلەی 56 و خێرایی ئینتەرنێتی سابتی ئێران لە پلەی 130 جیهانیدا بووە. کۆماری ئیسلامی لە هەوڵی پێکهێنانی ئینتەرنێتی ملیدایە تا لەم ڕێگەیەوە کۆنتڕۆڵی بەسەر ترافیکی ئینتەرنێتدا هەبێت و گەڕانی ئازادی زانیاری و هەواڵ کۆنتڕۆڵ و سنووردار بکات و زانست و تەکنۆلۆژی خۆی لە بواری نزامی، ئابووری و حکوومەتیەوە بپارێزێ. ئێران بە مامناوەندی خێرایی 12.62 مێگابایت لە چرکەدا لە پلەی 131 جیهاندایە و لە وڵاتانی وەک سۆمالی و ئۆگاندا لە خوارترە. بە پێی دوایین ئاماری ڕەسمی دەستڕاگەیشتن بە پتر لە 5 ملیۆن سایت لە ناوخۆی ئێراندا بەری پێگیراوە. لە نێوان نزیک بە 200 وڵاتی ئێستای جیهان 22 وڵات تۆڕە کۆمەڵایەتیەکان و 13 وڵات تۆڕەکانی ئینتەرنێت و مۆبایلیان فیلتر کردووە. وڵاتانێکی وەک تورکیا، ڤێنزوێلا و فیلیپین ناوەندگەلێکیان هەیە کە خەریکی بڵاوکردنەوەی سیاسەتی دەوڵەت و چەواشەکردنی زانیارین و بەواتایەکی دیکە هەواڵی درۆ و ساختە بەرهەم دێنن. کۆماری ئیسلامی لە بارودۆخی ئاسایی کۆمەلگادا سایتەکان دەبەستێ و لە دەستڕاگەیشتنی ئازاد بە هەواڵ و زانیاری ڕێگری دەکات و لە بارودۆخێکی وەک ئەم ڕۆژدا کە ملیۆنان کەس لە خەڵکی ئێران لە ناڕەزایەتی بە حکوومەتی ئیسلامی ئێران لەسەر شەقامەکانن دەست دەداتە قەتکردنی ئینتەرنێت لە ناوچەکانی وەک خوزستان تا لە بڵاوبوونەوەی هەواڵی خەبات و هەواڵی پەیوەندیدار بە سەرکەوت و جنایەتی ڕژیم ڕێگری بکات. لە هەمان حاڵیشدا هەواڵنێر
بازجووەکانی سەر بە دەستگای ئەمنی و نظامی خۆی دەنێرێتە ناوچەکە تا راپۆرتی درۆین و ساختە سەبارەت بە بارودۆخی ئێستا بڵاو بکەنەوە. قەتکردنی ئینتەرنێت تەنیا ڕێگری لە گەڕانی ئازادی هەواڵ و زانیاری لە کۆمەڵدا نییە. ژمارەیەکی یەکجار زۆر لە بەکارهێنەرانی ئینتەرنێت کار و ژیانیان لە گرەوی دەسڕاگەیشتن بە ئینتەرنێتدایە و کۆماری ئیسلامی بە قەتعی ئینتەرنێت بەکردەوە هەژاری و بێکاری زیاتر بەسەر خەڵکدا دەسەپێنێت. بەڵام بێگومان حرەکەتی داماوانەی ڕژیم لە بەرەنگاربوونەوە لەگەڵ زانست و تەکنۆلۆژی کار بەجێیەک ناگەیەنێت. بەر لەوەی کە کۆماری ئیسلامی بتوانێت ئەم جۆرە گەڵاڵانە بەڕێوەبرێت، ئینتەرنێت لە ڕێگەی ماهوارەی ئینتەرنێتی خێرا و هەرزان دێتە بەردەست خەڵکەوە. هەروەها هەموو نیشانەکان ئەوەمان پێدەڵێن کە شەپۆلی خۆشاوی خەباتی جەماوەری دەرفەتی کەڵک وەرگرتن لە گەڵاڵەی ئستراتیژیک و درێژە ماوە بۆ کۆنتڕۆڵکردنی خەڵک بە کۆماری ئیسلامی نادات. ساڵها پێش ڕژیم بۆ ڕێگریکردن لە دەستڕاگەیشتنی خەڵکی ئاوایی بە مەهوارە بەرقی ئاواییەکانی قەتع دەکرد و خەڵکیش لە بەرامبەردا بۆ وەکارخستنی ئامێرەکانیان لە باتری ماشێن و تراکتۆر کەڵکیان وەردەگرت. کۆکردنەوەی ڕێزیفەری ماهوارەکان و چوونە سەربانی ماڵەکان هەوڵێکی سەرشۆڕانەی دیکەی ڕژیم بوو و ئەمڕۆ کەمتر ماڵێکەیە کە بە تەلەڤیزیۆن و رادیۆ مەهوارەییەکان دەستی ڕانەگات. لە حرامکردنی موسیقات تا قەدەغەکردنی ڤیدئۆ، لە کۆکردنەوەی دیشی ماهوارەکان تا ڕێگری لە چوونی ژنان بۆ وەرزگاکان و فیلتەرکردنی ئینتەرنێت و هیتر، مەسیری پاشەکشەی ڕژیمی ئیسلامی لە بەرامبەر خەڵک و زانستی زەمانەدا بووە. بلۆک و فیلتەرکردنی سایتەکان بوو بەهۆی فراوانبوونی ئیمکاناتی جۆراوجۆری وەک فیلتەرشکێنەکان. 50 ملیۆن بەکارهێنەری ئێرانی ڕێگاکانی بەرەنگاربوونەوە و پوچەڵکردنەوەی سیاسەتی کۆنەپەرستانە و دژە ئینسانی ڕژیمیان دیتووەتەوە و دەشی بینەوە. ئەگەر ئاخوندی ئاوایی توانی بە قەتکردنی بەرق لە دەستڕاگەیشتنی خەڵک بە مەهوارە ڕێگری بکات، حکوومەتی ئیسلامی ئێرانیش دەتوانێت لە سەدەی 21دا کۆمەڵ و خەڵک بۆ 1400 ساڵ لەمەوبەری بیابانەکانی عەرەبستان بگەڕێنێتەوە. بینەرانی خۆشەویست، دووبارە سڵاو. هەروەکو لە سەردێڕی بەرنامەکە ئاماژەمان پێدا لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی تەرحێک بە تەسویبی مەجلیسی شوڕاوی ئیسلامی گەیشتووە بە ناوی تەرحی بەرتەسکردنەوەی ئینتەرنێت لە ئێران یا تەرحی سیانەت لە ئینتەرنێت لە دنیای مەجازی و یانەوێ مەحدودیەت هەیەک دروست بکەن بۆ ئەمە بەسە. پێشتر بە ئەگەدارتان بکەینەوە کە دووبارە ئێوەی خۆشەویستی دەتوانن لەم تەوەرە بەشداری بکەن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 لە ڕێگای ئەپلیکیشنی واتساپەوە ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن، تەماس بگرن، کورتەنامە بنێرن، یا هەر پرسیارێکتان هەبوو ئەتوانن ئاراسی بکەن و یا هاونەزەری بکەین پێکەوە. بۆ مەبەستە داوامان لە هاوڕێ زانە سەعید زادە کردووە کە وەڵام بە هەندێک پرسیارمان بداتەوانێت. هاوڕێ زانە سڵاو لێبێ و زۆر سپاس بۆی کە دعوەتی ئەمەت قبول کرد و لەم بەرنامە بەشداریت کرد. سڵاو بۆ جەنابی شتکار کرد بەڕێز و هەروەها بینەرانی بەڕێزی بەرنامەی ڕاستەوخۆ لە کۆمەڵە تیڤی. سپاس بۆ داوەتەکەوەش. زۆر سپاس. بە پرسیاری یەکەم دەست پێ بکەین. مێژووی سنووردارکردن یا بەرتەسکردنەوەی ئینتەرنێت لە ئێران بۆ کەیە گەڕێتەوە؟ لە کەیەوە دەستی پێکردن بۆ ئەم ئیدەیە؟ کاکۆجان، من ئەمەوێ وەختیان مێژووە باسکەم بیکەم بە سێ بەشەوە، ینی بەحسی مەحدودکردنەوەی ئینتەرنێت لە ئێرانەوە هەر لە سەرەتای هاتنی ئینتەرنێت بۆ ئێران دەستی پێکردووە. بەڵام خۆ لە سێ بەشە ئینتەرنێت هەمیشە مەحدود کراوەتەوە لە ئێرانە. بەشێکی بەحسی خێرایی و سرعەتە، هەمیشە ئامپێرێک بووە بۆ ئەوەی کە
ئینتەرنێت دەستڕەسی خەڵک بە ئینتەرنێت لە ئێرانە محدود بکرێتەوە. ئێمە زانین ئێران بەحسی سرعەتی ئینتەرنێت لە ئێرانە هەمیشە جێگای باس و ڕەخنە بووە و ئێران لەو وڵاتانەیە کە سرعەتی ئینتەرنێتەکەی بە نسبەتی سرعەتی ئینتەرنێت لە وڵاتانی دواکەوتوتر لە ئێرانیش باز زۆر کەمتر بووە، هەمیشە ڕەخنەیان لێگرتووە. پس ئێمە بەش یەکێک لە ڕێگاهای محدودکردنەوەی ئینتەرنێت لە ئێرانە بەحسی سرعەتە کە یەکەم جار کە ئینتەرنێت هاتە ناو ئێرانەوە ئایسپیەکان بە ئیمکانی وەسەبوون بە ئینتەرنێتیان فقط لە تەریقی دایالاپەوە ئەدا و ئەم ئینتەرنێتی دایالاپە دیارە سرعەتێکی زۆر کەمی بووە و ئەم سرعەتەکەمە هیچ کات توانی ئەوەی نەبووە کە ئیجازە بدات کاربەران ڕاحەت بتوانن ڤیدۆ بنێرن، دادە بنێرن و ارتباطیان پێکەوە. دیارە خب لە سەرەتایشە سوشیال میدیا وەکو ئێستا قەوی و بەهێز نەبووە، بەڵام دوجار کە سرعەتی ئینتەرنێت هێواشێواش زۆرە بێت ئەم سرعەتە باز بە کاربەرانی خانگی نادرێت و محدودە بۆ کاربەرانی خانگی کەسایەتی ئاساییەکان. دیارە سەرەتا فقط بۆ کۆمپانیا دەوڵەتیەکان و زانکۆکان فقط ئەو ئیمکانە بووە کە لە ئینتەرنێتێکی سەرێ ئیسفادە بکەن، بەڵام هێواشێواش ئەم دەستڕەسی ناچار بووە، ناتەوان بووە ڕژیم کە ئەم ئینتەرنێتە سەریعا بە هەموو خەڵک بدات. ئەلبەتە بازم ئەڵێم بەحسی ئینتەرنێتی سەریع ئەمە بە نسبەتی دایالاپ ئینتەرنێتێکی سەریع دراوە، وەکو ئینتەرنێتی 3G لە سەرەتا هات، 2G بوو دوای 3G هات، دوجار 4G و LTE و کۆمپانیایە کە بە سورەتی وایرلس ئینتەرنێتیان شەیرە کرد بۆ خەڵک. بەڵام بەحسی فیلترینگیش یەکێکی تر لە ڕێگاهای محدودکردنەوەی ئینتەرنێتەکە ئەویش باز هەل لە سەرەتای هاتنی ئینتەرنێت لە ئێرانەوە فیلترینگ ڕێگایەک بووە کە ڕژیم هەمیشە دەستی خسوەتە سەری بۆەوە دەستڕەسی کاربەران بە سایتای ئینتەرنێتی محدود کاتەوە. ئێمە ئەزانین کە ئەوەڵین سایتای کە فیلتر کران لە ئێران دیارە ئەو سایتی جەریاناتی ئۆپۆزیسیۆن بووە، دوجار سایتە هەواڵنەریەکان بووە کە دیارە حەقایق یا ئەو هەواڵانی کە دژ بە ڕژیمە بڵاویە کردو ئەوانە فیلتر کران. دوایی وێبسایت هەیە کە تایبەت بوون بە ئەقلیەتە ئاینیەکان یا وێبسایت‌های دژە ئاینی و هەروەها وێبسایت‌های پۆرنۆگرافیش خۆ قاعدەتەن لە ئێرانە هەمووی ئەوانە فیلتر بوون، یعنی ئەوڵین سایتایەک بوون کە فیلتر کران. بەڵام ئێمە ئەگەر بگەڕینەوە ساڵی هەشتای هەتاوی کە هێواشێواش مەوجێک بە ناوی مۆجی وێبلاگنویسی لە ئێرانە دەست بەکار بوو. ئەم مەوجە سەرەتا دانیشتووەکان و ڕۆژنامە نووسەکان ئەوانی کە خاوەنی قەڵەم بوون دەستیان کرد بە وێبلاگنویسی و دیارە حدودەن لە ساڵی 1970 یەکسری وێبسایت و سرویس دەهەندەی وێبلاگ لە ئێرانە دەست بەکار بوون وەکو سرویس‌های فارسی وێبلاگنویسی کە ئەم سرویسانە بەعزا سرڤەرەکانیشان لە دەرەوەی ئێران بووە، بەڵام خوبتوانیان بە جۆرێک ئیمکانی ئەوە بڕەخسێنن کە زۆر ڕاحەت ڕۆژنامە نووسەکان چالاکوانە مەدەنی و سیاسیەکان دەستکەن بە وێبلاگنویسی و مەتاڵبی خۆیان لەسەر وێبلاگە منتەشر. بەڵام ئەزانین کە هێواشێواش دەستکرا بە محدودکردنی وێبلاگەکان، دەستکرا بە فیلترکردنی وێبلاگەکان و دەستگیرکردنی وێبلاگ نووسەکان و ئەم دەستگیرکردنە دیارە دەستی خودی سرویس‌های وێبلاگدەهی ئێرانیشی تیا بووە، هەتا ئەوانشی کە سروێرەکانیان لە دەرەوەی ئێران بووە دیارە نەیانتوانیوە بەر بە ئەحکامی قەزایی بگرن و زۆر ئاسان مەجبور بوون ئیطلاعاتی کاربەرەکانیان بدەن بە دەستگاهای ئەمنیەتی و ئێمە بینین کە نەتەنها فیلترینگ بەڵکو ئازار و عەزیەتی وێبلاگ نووسەکانیشمان لەو مەقتەعی زەمانیا بووە. تەنانەت لێشیان کوشتن، یعنی کەسێکی وەکو ستاری بەهشتی ئەگەر لە بێرت بێ خۆی وێبلاگ نووسێک بوو کە لە ژێر شکنجە لە ئیدارەی ئیطلاعاتی جمهوری ئیسلامی هەر بە حکمی وێبلاگ نوویسی گیانی لەدەستا هەتا ئێستاش ناوبانگی بینالمللی پێیا کرد ستاری بەهشتی. دقیقاً یعنی ستاری بەهشتی کەسێک بوو کە هەتا یەک دوو ڕۆژ بەلەوە دەستگیر بکرێ و جانی لە دەست بدە هەتا خۆی نووسی بووی لە وێبلاگەکەی کە من تادید کراوم لەلایەن ڕژیمەوە. بەڵام ئێمە ئەگەر ئەو مەقتەعەت جێبێڵین بینە ساڵی 1970 و ئەو ئاخێزە جەماوەری کە لە خۆردادی 1970 دەست بەکار بوو دیارە کە لەو سەردەمە سوشیال میدیا جێکەوتوتر بوو، فەیسبوک، یوتیوب و تویتر یەکێک بوون لەو سرویسانەی کە جەماوەر
بەڕاستی زۆر ڕاحەت یانتوانی اطلاعاتی خۆیان بنێرنە دەرەوەی وڵات ئەو اتفاقانەی کە ئەکەوت سەرکوتی ڕژیم کوشتارێکە ئەکرا لە خەڵک ڤیدیۆەکانی بڵاوە بووە لە هەمووی جەهانە و هەروەها خەڵک لە ڕێگای ئەم سوشیال میدیانەوە دیارە خۆیانیان سازماندەهیە کرد بەیەکەوە ارتباطیان نەکرد پس ئەمە بۆ ڕژیم قبول ناکرا و ئەوەڵین فیلتێری سوشیال میدیا لە ساڵی 1970 دەستی پێکردوە بە فیلتەری یوتیوب و فەیسبوک و تویتر دەست بەکار بوو و دیارە ئەو دەم ئاعترازی زۆریش کرا هەتا وتیان ئەمە شتێکی مۆقەتە بەڵام دیارە تا بە ئێستا ئەم فیلترینگە هەر بەردەوامە بەڵام لە دوای فیلترکردنی فەیسبوک و تویتر و یوتیوب لە ئێرانە چەندین مسنجەر و پەیامڕەسانی تر هاتنە ناو بازاڕ و زانین کە وایبەر بوو تەلەگرام بوو و چەندین دانە شەبکەی اجتماعی تر بەڵام هیچیان دیارە ئەو جایگاهەی کە تەلەگرام پەیاکرد هیچ کامێکیان نیان بوو چون تەلەگرام علاوە بەرەوە کە حەریمی خصوصی کاربەرەکانی حفزەکرد یەک دانە نەرمەبزاری ئەمن بوو بۆ ارتباطگرتن نەرمەبزارێک بوو کە بە سرعەتێکی کەمی ئینتەرنێتیش کاری ئەکرد و ئەمکاناتێکی زۆر باشی بوو وەکو ئیجادی گرو ئیجادی کاناڵ و هەتا زۆریەک لە ئەو کەسانی کە دیارە کەسب و کارێکیان نەبوو لە تەریقی کاناڵەکانی ئیمکانی ئیجادی کاناڵ لە تەلەگرامە کەسب و کارێکیان بۆ خۆیان ڕێخست و هەتا دەوڵەتی ڕوحانی هاتنە سەرکاری لە سەرەتاوی ود ئێمە چەندین شغڵی مەجازیمان با ئیسفادە لە سوشیال میدیا ئیجاد کردووە لە حاڵێکە ئەسڵەن دەستی ڕژیمیتیانە بۆ دەستی دەوڵەتیویتیانە بۆ بەڵکو ئەم ئیمکانی کە بووە بە توانایی خودی خەڵکەوە ئیمکانی کە ڕەخساوە ئەوانە کاریان کرد بەڵام دیمان کە لە دەیمانگی 96 بێ ئەوەی لە بەرچاو بگرین کە چەندین هەزار کەس لە ئێرانە لە تەریقی تەلەگرام و سوشیال میدیا و خەریکی کەسب و کاری خۆیان بووندانیان دەرەهێنا بۆ خۆیان بەڵام دیمان کە لە دەیمانگی 96 بە بیانووی ئەوەی کە سریەک بە قەولە جەریاناتی ئۆپۆزیسیۆن کەسانێک بە زەعمی ڕژیم بە عنوانی زەدە ئینقلاب کە ناویان لێبرا ئەمانە لە تەریقی تەلەگرامەوە ارتباطەگرن لەگەڵ ئەو کەسانی کە ئاعترازیان کردووە و هەروەها ئەخباری ئەم ئاعترازاتە ئەخباری سەرکوت و کوشتارەکان لە ڕێگای تەلەگرامەوە بە ئاسانی ئەگەیشت بە ڕەسانەکانی جەهانی دیارە تەلەگرامیان نەتەنها فیلتر کرد بەڵکو سرعەتی ئینتەرنێتی بینالمللیان لە 96 بە حەدێک ناخوارەوە کە بە VPN و بە پرۆکسیش نیان نەتوانی وەسڵ بن و عملەن تەلەگرامیان لەو ماوە زمانیە لە کار بەڵام دوای بە دوای ئەوە تەلەگرام وتیان شتێکی بازم هەرەوە جۆرەی کە بۆ فەیسبوک و تویتر و یوتیوب وتیان کە ئەمە مەوەقەتە ئەو وەختیش بۆ تەلەگرام هەروتیان ئەمە فیلترینگێکی مەوەقەتە بەڵام دیمان کە تەلەگرامیش تا ئێستا هەر فیلتەرە لە ئابانی 98 ئێمە ئەمڕا ڕژیم قەدەمێکی زۆر خراپتری هەڵگەریانی نەهات کە یەک دانە وێبسایت یا ئەپلیکیشن محدود کاتەوە بەڵکو هەت کولەن دەستڕەسی بە ئینتەرنێت محدود کردەوە ئەمڕا هیچ ئەپلیکیشنە نەتەنها کاری ناکرد بەڵکو هیچ وێبسایتە کە سێرڤەرەکەی لە دەرەوەی ئێران بوو عملەن کاریان ناکرد و ئیمکانی ئیسفادە لە پرۆکسی و VPN و فیلتەرشکانیش عملەن لەکار یعنی نەما و ئەمە ئەوەڵین قەدەمیش بوو کە ڕژیم هەڵیگر بۆەوەی بڵێ ئێمە ئەتوانین ئینتەرنێت کە ئێستا یەک دانە مافە بۆ هەموو شارومەندێک ئەتوانین بە ئاخێزەکان ڕاحەت قەتیکەین و جایگوزینێکشمان بۆی هەیەەوە و جایگوزینە خۆیان پێڵێن ئینتەرنێتی ملی کە بە بڕوای منە و ناوە کامڵە نیشتبایە چون وەسن ئینتەرنێت یەکدانە شەبەکەی جەهانیە ئەوکەمە فەقەت شەبەکەیەکی داخلیە کە لە ئتصالی چەندین هەزار سێروێری ناوخودی ئێران بە قەولە دروست بووە و ڕژیمیش کامڵەن کۆنتڕۆلی هەیە بەسەریە وە سێوەمین شتێک کە من ویستم ئیشارە پێ بکەم هەرە محدودکردنی کامڵی ئینتەرنێتە کە لە ئابانی 98 ئێمە بە کامڵی دیمە کاکزانە پێشەوەی بچینە سەر پرسیارەکانی تر پەیامێکمان بۆ هاتووە لە شاری سەقەس بە فارسیش نووسیوێتی ئەگەر ئیجازە بن بە فارسی بیخوێنمەوە نووسیوێتی ئاکۆی عزیز جمهوری اسلامی از روزی که سر کارآمد مخالف عرصه ارتباطات بوده عدم از نوار کاست
دەستگای ڤیدیۆ ماهوارە و همچنین بعد از پیشرفت علم با اینترنت هم مخالف بوده و این تاریخچه در کارنامه جمهوری اسلامی موجود است. کارگران و مردم برابری طلب ایران و کردستان نگران نباشید. جمهوری اسلامی نمیتواند اینترنت را قطع کند، زیرا با وجود پیشرفت علم اینترنت باز سر میدهد برای جامعه. زۆر سپاس بۆ بەڕێزەی کە لە شاری سەقزەوە پامی بۆ ناردوین. کاک زانای خۆشەویست، باست دەوە کرد، باست لە مێژووی فیلترینگ کرد، باست لە ئەو کارانە کرد کە تای سێ جمهوری ئیسلامی بەکاری هێنێت بۆ ئەوەی کە هەروەکو ڕفیقەشمان نووسێتی، بۆ ئەوەی کە ارتباطات یا پەیوەندیەکانی نێوان خەڵک محدود بکاتەوانێت. عزیەت و ئازاری بە بلاگنوویسەکان داخستنی هەڵەتە هەروەگە و ڕفیقەی شارەی پێکردەوە مێژووی سانسۆر لەگەڵ مێژووی سەرکارهاتنی کۆماری ئیسلامی دەستی پێکرد بووە. ئەوانەت هەمووی باس کرد. بابزانین ئەم تەرحیسیانەت لە دنیای مەجازیە کە خۆیان و باسی لەکەن چییە؟ ئەمە یانەوێت چ بکەن بەم تەرحا؟ لەڕاستیدا کاکاکۆ هەدەف لە ئیجرای ئەم تەرحا کۆنتڕۆڵێکی کامڵ و مۆنیتۆرینگێکی کامڵە بەسەر فەزای مەجازی و ئینتەرنێتە. ئێمە ئەزانین من بازم فلەشبەکە لێدەمەوە بۆ مێژوو لە بەهاتنی مۆبایل سەرەتا کە مۆبایل هاتبوو دیارە فیلترینگێکیان لەسەر ئەسەمسەکان دانابوو کە تۆ ئەگەر یەک سەری وشت بناردایە ناو ئەسەمسەکانە ئەو شمارە چووە ناو لیستی سیای ڕژیمەوە بە مدەتێک بەڕاستیانە خستە سەری و هەرچەند ئێمە ئەزانین کە شمارە مۆبایل وە سیمکارد چونکە ئەحراز هویەتی لەسەرە زۆر ڕاحەت کەسەکان پەیاکرێن و ئەخرێنە ژێر گوشان. بەڵام بۆ ئینتەرنێت چون ناوی خۆی بەخۆیەتی دنیای مەجازی هویەتەکان دەتوانێت لەوێ حەقیقی نابێت مەجازی بێت، پس پەیاکردنی کەسەکانی زۆر سەخترە. بەڵام ڕژیم ئێوێ ئەم سەختیە لابە و ئاسانکاری بکە، بۆیە ئەوێت بەم تەرحیسیانە لە فەزای مەجازیە کۆنتڕۆڵێکی زیاتر بخاتە سەر ارتباطاتی خەڵک. یەکێ لە ئەم خاڵانی ئەم تەرحا هەرچەند من ئەمەش ئیشارە بکەم کە ئەم تەرحا هێشتا بە کامڵی وردەکاریەکانی بڵاو نەبووەتەوە. ئێمە جارە بە جوانیش نازانین کە ئەم تەرحا تا چه حدێک ئەتوانێت محدود کاتەوە دەستڕەسی بە ئینتەرنێت. بەڵام ئەو شتانی کە لە ڕسانەکانە نووسراوە من ئیشارەیەکی کورتیان پێ بکەم. لە کل هەدەف لە ئیجرای ئەم تەرحا جۆرەکەوتم کۆنتڕۆڵ و مۆنیتۆرینگە. بەڵام ئەزانین کە یەکسری لە شرکەت‌های گەورەی سرویسدەهی ئینتەرنێت وەکو گوگل، فەیسبووکە خۆی چەندانە ژێرمەجموعەی هەیە وەکو خودی ئەپلیکیشنی فەیسبوک، ئینستاگرامە، واتساپە، هەروەها شرکەتی تەلێگرام و شرکەتی وایبەر و زۆرێک لە شرکەتەکانی سوسیال میدیا ڕژیمیانی ویستووە کە ئەمانە بێن دەفتەرێک لە ئێرانە دابنێن و تحتی قوانینی جمهوری ئیسلامی قوانینێکە ئەمان تعینی ئەکەن خەدەمات لە ئێرانە ئێرا بدەن و سەروێرێکیش لە ئێرانە دابنێن. دیارە ئینتەرنێت هیچ کات بە قانونی هیچ وڵاتێک بەڕێوە ناچێەوە. زانە بوو فرە قسەکان لەبیر نەچێتەوە. پرسیارێکم بۆ هاتووە بەڕێزێک ئەڵێ ئەگەر ئەم تەرحە دامەزرێت ئایا بەو ئەپلیکیشانەی پێشووی وەکو واتساپ کەماکان ئەکرێت پەیوەندی بگرین یا ئەو ئەپلیکیشانە کولەن حەزبە بێت یا چی یا ئەپلیکیشنەکان ئەمێنێتەوە بەڵام تحتی کۆنتڕۆڵە بێت کامیانە بە هاتنی ئەم نۆ تەرحا؟ من هەرمانە ببوورە فقط شارەکەی نووسیوە نووسێتی لە شاری دیواندەرە ببوورە. کاکۆ حقیقەتەن من وتم هێشتا وردەکاریەکان ئەم تەرحا بە کامڵی بڵاو نەبووەتەوە. بەڵام من ئایسی ویستم هەر ئیشارە بەوە بکەم کە وەختی ڕژیم ئەڵێ ئێوە ئەبێ دەفتەرەکانتان لە ئێرانە ببێت تحتی قوانینی ئێمە کار بکەن، دیارەگەر ئەو شتە قبول نەکەن فیلترە خێنە سەریان. ئەم فیلترینگە ئایا بە دەستڕەسی کامڵی ئینتەرنێتە یا فقط IP و دەستڕەسی بۆ سایتە قەتعەبێ خۆ دیارە هێشتا ئەوە بڵاو نەبووەتەوە ئێمە لی بێتلاعین. بەڵام دوو حاڵەت پێشتر. حاڵەتی ئەوەڵ ئەوەیە کە کولەن دەستڕەسی بەو سایتە فیلتر ئەکرێت، ئەوە لە تەریقی پرۆکسیەکان و هەرە جۆرێک کە ئێستا خەڵ لە ئێرانە لە تەریقی فیلترشکەنەکان و VPN-ەکان و دەستڕەسی بە تەلەگرام و فەیسبوک پەیاکەن خۆ احتمالاً ئەگەر باس ئەم فیلتر کرێت ئەم ئەپلیکیشنە لە تەریقی فیلترشکەن و بتوانن دەستڕەسی بە واتساپ پەیاکەن. بەڵام ئەگەر
ڕژیم بیەوێت وەکو دقیقەن ئابانی 92 دەستڕەسی کامل قەت بکەوە وێبسایتایە کە سێرڤێرەکانیان لە دەرەوەی ئێرانە لە دەستڕست خارج بن ئەو وەختە وەڵام نایە یعنی بە هیچ جۆرە ئێمە هیچ کەس لە ئێرانە ناتوانێت بە ئینتەرنێتی ئێرانەوە لە واتساپ و نەرمەبزارایە کە سێرڤێرەکانیان لە دەرەوەی ئێرانە کەڵ وەرەبگرن ئەوە فقط نابێت بە واتساپیش من ئشارەیە بکەم یعنی ئەوزاع زۆر وەخیمترە بێت ئێمە ئەگەر گوگڵ و ئەبزارهای گوگڵ فیلتر بکرێن دەستڕەسییان محدود بکرێتەوە لە ئێرانە دیارە گوشیهای ئەندرویدی بە کامل ئەو کاراییان نامێنێ لە ئێرانە و بۆیە بە نەزەری من هیچ کات ڕژیم ناتوانێت یعنی ئەم تەرحە بە کامڵی ئیجرا بکات ئەو جۆرەی کە بیەوێت کامل محدودی بکاتەوە چونکە خانەخالان هەموو کەس لە ئێرانە گوشیهای هوشمەندی پێەیە ئەمازانین کە گوشیهای iOS شرکەتی آیفۆن خەدەمان لە ئێرانە ئێران نادات و ئەکسەری خەڵک گوشیهای ئەندرویدیان پێەیە و گوشیهای ئەندرویدیش کامڵان نیازیان بە حسابی گوگڵ هەیە بۆ ئیسفادەکردن لە خەدەماتی گوگڵ وەکو جیمیل بە ڕۆشکردنەوەی ئەپلیکیشنەکانیان لە گوگڵ پلی ئاپدەیت بوونەوە نەرمەبزارەکانیان هەمووی ئەمانە نیازی بە خەدەماتی گوگڵ هەیە پس دیارە ئەم تەرحەت عەمەلەن کامڵان ئیجرا نابێت بۆیە من لە وەڵامی ئەو ڕفێقەمان ئابێ بڵێم کە ئەگە احتماڵا فقط فیلتر ئەکرێت و ئەم فیلتر بوونا بە فیلترشکان و ئیسفادە لە پرۆکسی هەیە کە ڕۆژ بە ڕۆژ بە هاتنە ئارای ئەم تەرحی ئینتەرنێتی میلیە بوو ئەنی جوابەکە وا بێت دەگەر ئەو تەرحە ئیجرا بکرێ ئیتر ئەو ئەپلیکیشنانی کە تایسێ لە ڕێگای ئەوانەوە پەیوەندیەکرا بە وڵاتانی دەرەوەی خۆیان یا بە دەرەوەی ئێران ئیتر عەمەلەن کارایی نامێنێت عملاً هیچ کاراییەکی نامێنێ مەگەر ئەوەی کە لە تەریقی فیلترشکەنەوە لە سوورەتێکە ئەم تەرحی سیانە لە فەزای مەجازیە بە فیلترین ختم بێت ئەگەر بە دەست بەکاربوونی ئینتەرنێتی ملی ختم بێت و دەستڕەسی بە ئینتەرنێتی جیهانی قەت بکرێ لە واقعیەتە هیچ کاراییەکی نامێنێ ینی حتا بە پرۆکسیش ئیمکانی ئیسفادە لەو نەرمەبزارانە نامێنێت. زۆر باشە سپاس. ئێمە پەیامێکی ترمان بۆ هاتووە لە بەڕێزێک لە شاری سەقەس ئەلبەتە پەیامەکەی زۆر پەیوەندی نییە بە تەوەری باسەکەمان بەڵام داوای کردووە کە بیخوێنمەوە. زۆر باش من دەیخوێنمەوە. ڕۆژێ ئەویش هەر بە فارسی نووسێتی ڕۆژێ ساڵمەرگێ کاکفوات نوێ شاریوار یەکی ئەز ڕاهبەرانێک کاریزمایە کومەلێ دەڕا است. این راهبر کمونیست متاسفانه طی یک درگیری در جاده مریوان ساقس توسط نیروهای جمهوری اسلامی جان خود را از دست داد و خیلی تلاش کرد برای تشکیل حزب کمونیست ایران اما متاسفانه تأسیس آن را ندید. سالگرد تأسیس حزب کمونیست ایران 11 شهریور در راه است. کارگران و مردم برابری طلب ایران و کردستان این دو تاریخ را هیچگاه فراموش نکنیم. راه کاکفوات و حزب کمونیست ایران ادامه دارد. زور سپاس او بینەرە. کاک زانا پرسیارێکی تر ئەگەر ئەوە تەرحێک بێتە ئاراوە تەرحی ئینتەرنێتی میلی ئەم ئینتەرنێتەی کە پێم وابێ لە کورەی شمالی و پێم لە چینیش بەکاریێنن ئێران خۆی قابلیەت یا توانایی ئەوەی هەیە سرویسی ستاندارد و ئیمەنی لە جیاتی ئەوانەی کە ئێستا لە ئاستینە و نەتەوەی بەکاریانەهێنن دروستی بکات یا دایمەزرێنێ بۆ نمونە مەسەلەن لە جیاتی ئەوەی کە لە گوگڵ سەرچەکە یا و ئەپلیکیشنانی کە ئێستا هەیە خۆی شتی تازەتر دروست بکات هەر هەمان قابلیەتی و هەمان ستانداردی هەبێ. کاکۆ ئێمە لە ئابانی 98 دقیقەن